بڵازان و خۆشەویستانمان لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە سیستەمی پاراستنی خانوو لە سەرما دەکەین بۆ پێی وردەوردا پێدەنێنێ وەرزی سەرماوە بزانین گرنگترین ئەو تەکنۆلۆژیا و شتە نوێیانە چین لە ئێستادا بۆ پاراستنی خانوو لە سەرماوە و ئاز لە تایبەتی کامیشۆ بەردەوام باز دەکرێتەوە لەم وەرزەدا کە پێدەنێنێ وەرزە باز لەم بابەتانە دەکرێت وە لە هەمووشی گرنگترەوەیە کە لە دروستکردنی خانوودا لە بدایەتی دروستکردنی خانوودا تا چەند گرنگە گرنگی بەم بابەتە بدرێت تاوەکوی کە لە وەرزی سەرمادا یاخود لە وەرزی هاوینجدا کەمترین ئەو ئامێرانە بەکاربێنین کە بۆ گەرمکردنەوە یاخود بۆ فێنکردنەوەی ماڵەکان بەکار دەهێنێت گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک بەهمەنڕۆ بەڕێوەبەری کۆنتز کرایشن براند کۆمپانیاکەشتا نایەکی قورسەکە بە من زۆر بەخێر بێ سپاس دەکەم کاک بە من دەزانی کە هەمیشە بەردام لەم وەرزەدا کە وردە وەرزی سەرما دەست پێ دەکات ئەم بابەتان بابەتێکی گرنگی خەڵکیەوە بە تایبەتی و کەسانی کە خانوو دروستەکەن گرنگی بە بابەتە دەدرێت لێسەدا ئەو شتە نوێیانە یاخود ئەو شمەک و کەلوپە لە نوێیانە چین بۆ ئەزل و پاراستنی خانوو لە سەرما زۆر سپاس بۆ بەرنامەکەتان بۆ میوانداریەکەتان سەرەتا کە هەر بینایەک یا باڵەخانێک یا پرۆژەیەک دروستەکرێت پێویستە چۆن دیزایانی تەلارسازی و دیزایانی ئینشایی و میکانیک و کارەباکرێت بۆ شێوە حسابات بکرێت بۆ ئەو سیستەم و شێوازە ئەزلانەی کە بەکارهێنرێت خۆی گەرمانەوە لە ئەزل تێبگەین کەلیمەی ئەزل واتە بە کوردەکەی خۆمان واتە بربەست واتە دابڕکردن ئەزلی گەرما و سەرما هەیە لە بینایە هەر موادێ ئەزلی گەرما بکە ئەزلی سەرما شەکات ئەزلی ئاگر هەیە ومانزانین ماوەیەک پێشتا لە کارەساتی حەمدانیە نزیکەی 200 نەفەر تیاچون بە بۆنەی ئەوەی کە موادێک بەکار نهاتە بوو کەرەسەیە کە ئەزلی ئاگر بکات ئەو بۆ قەعاسوتا و ئەو قوربانی گەورەی دەکەیتەوە ئەزلی تەڕەشوع و ئاو هەیە کە زیاتر لەمە لە وەرزی سستان هەیە و ئەزلی دەنگیش هەیە ئەم چوار ئەزلە سەرەکی هەیە کە بەکارهێنرێت خۆشبەختانە ئێستا لە کوردستانە و لە بازاڕەکانی عێراقا بەگشتی هەموو ئەم ئەزلانە بەردەستن و شتی کوالیتی باش هەیە و ئەتوانم بڵێم تا ڕادێکی باشیش خەڵک بەکاریان هێنێ کاک بەهمەن ئێمە کە بوومە یا بە دوو شێوازیانەوە تا خانوو دروستەکەین ڕەنگە هاوڵاتیەک لە خەمی ئەوەیە بێ چۆن خۆی ئامادە بکە یانەوە تا خانوومان هەیە بەڵام سێرەکەین ساردا ئیترکە وەرزی پاییزێتەوە خەمی ئەوەمان لێت لەم دوو حاڵەتەیە هاوڵاتیەک چی بکە بۆی کە ئەم مادی عەزلانە بەکار بهێنێ بە شێوازێک کە سیستەمی گەرمی ماڵەکەی ڕێک بخات و گرفتی بۆ دروست نەکات لە وەرزە ساردەکانە تایبەتیەوەی دۆمیان کە ئێستا هەموو خەڵک خانوو دروست کرد و کۆنیش یانی ناتوانێت ڕاستە کە بیدایەت خانوو دروستەکەیت هەم تێکی کەمترە هەم ئەتوانیت حسابی و ئەزلانە بکەیت بۆ نمونە ئەگەر باسی ئەزلی مایی بکەین تۆ لە هەموو خانوویەکە پێویستە سەردابەکانت دواتە ژێر زەمینەکانت ئەزل بکرێت بۆی تووشی تەڕەشع و لیکەیج نەبێت و پێویستە سەحیاتەکان حەمام تەوالێت باڵکۆن دەم شوێنانە مەتبەخ کۆرەکان ئەمانە هەمووی معالەجە بکرێت بۆی تووشی لێچوون نەبیت و دوای ئەوە دیوارە خارجەکان کە ئەسا خۆشبەختانە خەڵک ئەو ڕۆشنبیری هەندەسەی هەیە کەمتر ئایزۆگان بەکارێنێت یعنی موادی زۆر باش هەیە سەریان زۆر گونجاوە ئەوە عمریان زۆرە هاوڕێژینگەن ئەو کابراش ئیسفادەی لێکە ینی تۆ ئیزوگامەکەی ئەو پەڕی وەرزە ئیش بکات دوایەوە لێ بکەیتەوە گڕەگرێت موادێکی مسەرتانە موادێکە هاوڕێژینگە نییە بەڵام موادی زۆر تازە هەیە وەکو بە شێوەی کۆتین وەکو بۆیاخ بەکارێنرێت ئەزلی دیوارەکانە بۆەکە و لە شێوەشی ڕەنگە جوانتریش بێگەر ڕەنگەکان ئەتوانی بۆ نمونە ئێستا شەریکاتێ سەر 2000 ڕەنگی هەیە هەر ڕەنگێک بتوێت ئەتوانی بەکاری بێنی و زائیدەن لە هەمووی میتر سەقفی کۆتایی حەزەکەم لێرە ئەوە بڵێم هاوڵاتیان تێبگەن و ئازانێک کە کۆنکرێتی کرد کۆنکرێتەکەم ئەڵێ تازەیە ترمە پێویستی بە معالەجە نیە نا بەعکسەوە لە هیچ مواصفاتێک کۆدی ئەمریکی کۆدی ئەوروپی و کۆدی عێراقی خۆشمان نییە مواصفاتێک نییە بڵێ کۆنکرێت موادەکە تووشی تەڕەشع و لێچوون نابێ هەر لیکێجی هەیە سیپێجی هەیە بۆیە پێویستە کۆنکرێت معالەجە بکرێت و خۆشبەختانە موادی زۆری شێ بۆ معالەجە و سەریشان گونجاوە تا ڕادەیەکی باش من بۆ معالەجەی سەقفن زۆر جابینیمە ئەو شوێنی کە درزە شوێنێک ئەوە معالەجەکرێت ئەوە ڕێگەیەکی باشیانەوە تا هەموو ئەو سەقفە معالەجە بکرێت ئەوە ژێیان ئەو موادە ژێ بەڵێ ئەگەر سەقفەکە معالەجە نەکرابێت بۆ نمونە ئەبینی دوای زۆر جات درزەکان هەنە درسێ بە بۆنەی تەمەد و تەقەڵوسێ ئەتا بە بۆنەی گۆڕانی گەرما و سەرما کە دوو جۆر گۆڕانی گەرما و سەرمامان هەیە یەکیان لە شەو ڕۆژایە کە لە هاوی نابۆنم لە لە زستانە ڕۆژمان گەرمە
شەومان زۆر ساردەیەکیشان لە جیاوازی نێوان وەرزەکانە پاییز بۆ بەهار هاوین بۆ زستان بە بۆنی ئەم تەمە تەقەڵوسۆ سەقفەکە ئەجوڵێت تۆ بە چاو نایبینی لەم جوڵەیە زۆر جار کراک و درز دروستەکە یا زۆر جار بە بۆنەی سەتڵمنتۆی واتە داچوونی زەویەکە بە ناچوونیەکی یا بە بۆنەی خەلەلی دیزاینەوەیە کە درزەکە دروست بوو پێویستە ئەو درزە ئەو شوێنێکی زۆفە کە باران لێ یا کە ئاو چوە ناوی ئاوەگا بە شیشەکان تووشی ژەنگە بن تووشی داخورانە بن بۆ ئاوێتە خوارەوە کۆنکرێتەکە زەعیفە بێ عمری کۆنکرێتەکەت کەمەکاتەوە بۆی دەست بەجێت ئەبێ ئەمەلیاتی ئەو شوێنە بکەی بە چارەسەری ئەو شوێنەکەی درزەکان بکەیتەوە کۆی جەنابەت فەرمووت دووسێ موادی تایبەت هەیە و تێبکەی و باشتر وایە سەقفەکە چۆن وتمان ئەگەر تازەش بێ هەمووی یەکجار معالەجە بکەی بەڵام جاری وایە لەبەر لایەنی مادی ئەلە جار ئێوەکەم ساڵێکە دو ساڵێکی ئەوەکەم سەقفەکەم بڕکاتە ئەو وەختە ئەوەیە بۆیە درزەکان معالەجاکات و ئەوی ترە خاتە کاتێکی دواتر بەڵام ئەگەر لایەنە مادیەکە یارمەتی دەربێت یەکجار هەموو سەقفەکە معالەجە بکەی هەم نەجات دەبێت لە لێچوون و تەڕەشۆ هەم لە گەرمای هاوینیش. باشە ئەم معالەجەی کە باست کرد بە چ ڕێکارێک ئەکرێ ئایا تەنها بۆنە بەس بۆ دەرەوەی خانووەکە یانەوە تا بۆ ناوی خانووەکە بەکاردێ یان ئێوە ڕێنماییتان چیە لە شێوازی بەکارهێنانی؟ لە دەرەوە لە ناوەش بەکارهێنێت تەمان ئێمە بۆچی معالەجاکەین ئەو شوێنانە معالەجاکەین کە ئەگەری ئەوەی هەیە تووشی لێچوونی ئاوە بینواتە ئەو لەو شوێنەوە بۆ نمونە ئەگەر لێرە لەم شوێنی کە ئێمە لێ دانیشتین ئەگەر سەرۆ ژوورێکی بۆ نمونە دانیشتن بێت ئەو بەکار نایە تا ئەو بێتە خوارە بەس ئەگەر حەمام بێت باڵکۆن بێت مەطبەخ بێت بۆی هەیە ئاوی تیا بەکارێت ئەو بێتە خوارەوە بۆی پێویستە ئەو شوێنانە لەسەر و معالەجە بکەین بۆ نمونە حەمامە تەوالێتە باڵکۆنە سەقفی کۆتاییەکە بەبوونی بارانبارینەوەیە ئەم شوێنانە بێ معالەجەکەی معالەجەکانیش چەند جۆرێک مواتەیە سامواتێ سمنتیە مواتێ ئەکریلیکە مواتێ پۆلیمەرە مواتێ پۆلیوەرسانە موادی زۆر باش و چاکەیە هەرێکی بە پێی مواسەفاتی بە پێی سەرەکانیان ئەگۆڕن وەکو شێوازەکەشی تا ڕادەیەک ساڵانی پێشوو کە بیرمەمە بیدای دەستمان کرد بە ئیش ئەو ستافانەی کە ئەمیشانە کرد یا و شەریکە کۆمپانیانە ئەمیشانە کرد بە پەنجەی دەستە ژمێران بەڵام ئەلحەمدولایە ئێستا خۆشبەختانە هەم وەستا و ستافی زۆرمان هەیە و هەم کوردی خۆمان فێری و ئیشەو بۆ و هەلێکی زیاتری بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان ڕەخساندووە کە لەو بوارە ئیشەکەن و فێر بوون و هەم بە بۆنەی ئەوە کە خەڵکی زۆر شارەزایی هەیە و منافەسەیەک دروست بووە سەرەکان تا ڕادێکی باش گونجاون و هاتوونەتە خوارەوە. زۆر باشە کاک بە من ئەو هەنێ خانوو هەیە پێوتێ نسرمە خۆر زۆر بەری ناکێ خانووەکەش دروست کرا و لە ناویانە و ناو خانووەکان و لە لەستاندا لەوانێت دووسێ بەرمیل لەو سەرفکەن ئەمە زۆر هەیە زۆر ینی خەڵک بیستومە نزیکی خۆم باسی ئەمەیان کردووە ئەمە حەلی هەیە لە ئێستا بتوانێت کە بە کەمترین مەسرف لێ دەرچێ عەزلە دابنێت لە کاتێکە لە ناوی شایەتی ماڵەکەش پیس نەبێت ئەمەیان بۆ بکرێت ڕاستە بۆی خانوانەی کە نسر بن واتە با بڵێن ڕۆژ ئاوان ڕۆژهڵات نین ئەو خانوانە زیاتر معڕەزن بۆ ئەوەی کە بە بۆنەی باران و ئەوە کە خۆری لەسەر نییە کە هەتاوی زۆر تێناکەوێت و کەڕوو بەکتریا و زیان بەخشەکان بژینەوە شوێنەیانی ژینگەیەکی لە بارتریان هەیە بۆ ژیان وەک لەو خانوانەی کە خۆری تەیەکەوێت و ڕۆژهڵاتە بەڵام ئەگەر لە بیدایەت و تۆحسابیەوە بکەی مەوادێک بەکاربێنیت ئەسا مەواد هەیە ئەتوانیت لە ناوە بەدیلی گەچە لە ناوە عەزلی پێ بکەیت وەکو گەشتکاری دەرەچێت تۆ هیچ هەستی پێ ناکەی وازانی گەشتکاری کرەوە بەڵام بە هیچ شێوەیەکە مەوادە نە ئاوی پیاتەیە پەڕێ نە گەرما و سەرمان نە سەوت و نە ئەسووتێت و نە بەکتریا و کە زیان بەخشەکان لەسەری ئەژین چونکە ئەو مادەیە بە سیستەمی نانۆ دروست کراوە و نەفەسەیات بەڵام دەمیلەکانی ئەو نەوردن ئاو و گەرما و سەرمای پیان ئاڕات و بەو کە هەر مەوادێکیش نەفەسی یا و تەنەفوسی هەبوو بەکتریا و کە ڕۆزیان بەخشەکان ناتوان لەسەری بژین بامینە سەرەوەی ئەگەر ماڵێک ئەو کێشەیە و چۆن چارەسەری کات سەرەتا ئەبێ بێت لە دەرەوەی بیناکەواتە ئەو تەڕەشوع ئایا لە سەقفۆ یا لە دیواری خارجیەتی لەوێ بربەستی بکات معالەجەی بکات دابڕی بکات بۆ ئەو تەڕەشع و کە ڕۆیکە هەیە دواتر لە ناوە چونکە ئەزانین ئەو بەکتریا و کە ڕۆزیان بەخشانە زەرێکی زۆری بۆ لایانی تەندروستی مرۆڤ هەیە بەتابەتی و کەسانەی کە تووشی تەنگە نەفەسی و ڕەبۆ بوون پێویستە لە ناوە دەست بەجێ معالەجەی و شوێنە بکات ئەویش بە ئەو شوێنەی کە تووشی ئەوە بووە زۆربەی زۆری ماڵەکان هەر گەشتکارین تووشی ئەوە بە و گەشتکاریە پێویستە پاک بکرێتەوە شوێنە شێو ڕتوبەکەی دەربێنرێ وشک بکرێتەوە دوای موادی تایبەت هەیە لێ درێت وەکو بۆیاغ وایە بەڵام ئەو موادانە بەکتریا و کەڕوو لەسەری ناژین و کولفەشیان زۆر نییە ئەتوانێت چارەسەر کاک بەهمەن بابەتی هەمیشە کوالێتی هەیە لەگەڵ نرخە ئایا کوالێتەکان ئەگۆڕێ بە پێی نرخەکانیش بەدڵنیاییەوە کوالەتی و نرخ دووشتی پێچەوانی یەکن لە زەهنی هەمومانە چونکە هەر شتێک کوالەتی زۆر بەرز بێت نرخەکەی زیاترە لە چاو شتێکە کوالەتی نزم بێ بەڵام قسەیەکی جوانی شێڵێ هەموو شتێکی هەرزان گرانە
بۆچی هەموو شتێکی هەرزانگرانە لەبەرەوەی تۆ ئەم شتە هەرزانە ئەیکەیت بەشی ساڵێک دەکات بەشی 6 مانگ دەکات دەبێت هەموو ساڵێن پارێ سەر بکەیتەوە سەرێکی ئەگەر 2 ساڵ 3 ساڵ پارەکەی حساب بکەیت زۆر لەوە زیاترەکەوێت کە شتە کوالیتەکەیت و یەک جارە ئەمە بەدەر لەوەی کە حەقدەسیە بەدەر لەوەی لەوانەیە لە 1-2 ساڵات تا تۆ پێزانی زەرر پێ بگەێنێ بەڵام خۆشبەختانە لەبەرەوەی وەکوتم منافەسێکی زۆر هەیە نرخەکان ئێستا لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە ئەگەر گومرگ بێڵێ نرخەکان زۆر گونجاون کاک بە مەشتێکی دیکە هەیە بینیمار لەو بینی کۆمپانیای شاوەزام جێبەجێکرێ تەنکیوەنە شوێنە کە وەکو فۆم وایە ئەدرێ لەم شوێنە ئەمە چ مەوادێکە ئامان چیە لە مەوادە بەڵێ ئەوە تازەترین ئەس لە پۆلیۆرسان فۆم سپرایە بەکارهێنرێت چەند فەنکشنێکی هەیە یەکێنەوەە ئەزلی گەرما و سەرمایە ئەزلی سەوتە و ئەزلی تەڕەشوعە و بۆ ئەزلی ئاگریش سێ جۆر موادمان هەیە بۆ ئاگر موادێکمان هەیە ئەسووتێ ڕاستەوخۆ موادێکمان هەیە بەی شوێ ناسووتێ موادێکمان هەیە خۆی کرژە بێتەوە بەڵام نایڵێ ئاگرتە شەنە بسێنێ ئەم لە جۆری دومیانەوەتە کرژە بێتەوە نایڵێ ئاگرتە شەنە بسێنێ و ئاگر نەقڵ ناکا بەی شوێک بەکارهێنرێت بۆ تەنکی سەربانەی مازین لە وەرزی هاوینە زۆربەی زۆری ماڵەکانی کوردستان ئەوەی کە ژووریان نەکردووە ژوورێکی میکانیکیان نەکردەوە بە تانکیەکان بەردەوام لە بەیانەوە تا ئەوارە خۆرێکی گەرمی تااقەت پڕوکێنی لەسرە ئەم خۆرە ئاوەکە زۆر گەرمەکات ینی ناتوانانی و ئەوە بەکاربێنی تەنانەت بۆ دەشۆرن یا بۆ دەستنوێژگرتن ئەمە ئەوە گەرمە ئەم وادە هەیە ڕاستەخۆ توانی بی لە تەنکیەکان کەڤەری تەنکیەکانی پێەکەی تەنکیەکانی پێدا پۆشی لە زستان و هاوینە پلەی گەرمی ئەو تەنکیانە لە 20 بۆ 30 پلەیان ڕائگرێت و یان لە وەرزی زستانە بەعکسەوە بە تایبەتی مانتیقەکانی بەشی سەرەوەی سلێمانی وەک کازیوە زۆربەی زۆری تانکیەکان ساڵان هەبووە ساڵ هەبووە هەفتەیەک تانکیەکان بەستۆتی ئاوی لە نهاتوە ئەگەر ئەو موادەی لێبیت لە بۆری و لە تانکیەکان بە هیچ شێوەیەک نەتوشی بەستنەبی لە تووشی و گەرم بووناوەبی و ئاوەکە لە 20 بۆ 30 پلەیە بێ زستان و هاوی من هەنێجار لە سەربانیا لە دیواری بینیومە خۆر لی بازدەری نابێ خود بووم لە ناڕزێ دوای چەند مدەتێک ئەم مەوادە پۆلیۆرسان فۆمە لە ناو لە دەرەوە بەکارێت ئەگەر لە ناوە بەکاری بێنیت هیچ پرۆتێکشنێکی ناوێت ینی ڕاستەخۆ موادەکەی و تەحملەکات بەڵام ئەگەر لە دەرەوە بێت بۆ ئەوی تەحملی چکە موادە یوڤی نیە بە تەنیا خۆی بۆی تەحملی تشکی خۆر بکات و تەحملی گەرما و سەرما بکات پێویستە پرۆتێکشنێکی بۆ بکەوە تا پێویستە دایپۆشی بە موادێکی وەتەربەیز یا موادێکی ئەکریلیکی ینی موادێک بە سپرا لێی دایپۆشی وەکو بۆ یاخوایە و حیمای موادەکەکە وەختە باشە کاک بەمن هەمومان نەزانین لە ماڵەکاندا سیستەمی گەرمکردنی جیاواز بەکارەهێنرێ ئەم شێواز عەزلە بۆ هەموو ئەو شێوازە گەرمکەرەوانە پێویستیانی بۆ منە ماڵێگەڵە من شوفاشم هەیە وەی تر ماڵەکەم پێویستی بۆنێ یان غازم هەیە چوزانم زۆپام هەیە ئەم بابەتە هیچ ڕەبتێکی هەیە بە عەزلەکانەوە بە دڵنیاییەوە زۆر ئەسا تێگەشتێکی غەڵەت هەیە ئەوەی کەوتت هەنێک کەس هەیە ئەڵێ من شۆڤاشم کردو یا من لە ماڵەکە VRFم هەیە یا سیستەمی دەکتم بۆ کردو و کێشەم نییە بۆی پێویست ناکە عەزلکەم بەعکسەوە بۆ ئەوان ئەولاترە کە عەزلەکە بکەن لەبەرەوەی شۆڤاش بەچی ئیشەکات بە کارەبا ئیشەکە و لەگەڵ غازە غازیش زۆر گرانە و زۆر کولفەیەکی زۆری هەیە یان ساتکەرەوەکان بە هەمان شێوە بۆیە پێویستە لەو حاڵەتەیە ئەگەر تۆ ساڵێک بۆ نمونە 5,000 لیتر غاز بەکاربێنیت ئەگەر ماڵەکەت عەزل بێت لەوانەیە 1000 لیتر بەکاربێنی واتە لە ساڵ 20 ئەو بڕە وزە سەرف بکەیت کە تۆ پێویستە ئەگەر ماڵەکەت عەزلێ بەس ئەگەر ماڵەکەت عەزلێ بەرامبەر لەوانەیە 4 بەرامبەر 5 بەرامبەری ئەوە تۆ سوتەمەنی سەرف بکەی یا غاز بسووتێنی بۆیە ئەگەر ماڵەکانی سیستەمی شۆڤاژ و یا دەکەیت بوو بۆ مانایە کە عەزل کرێت چونکە تۆ کاتێ ماڵەکە گەرمەکە ئەگەر عەزل بێت ئەتوانی شۆڤاژ بکوژێنیتەوە یا لە هاوینە سپلێتە موبەریدەیە هەشتێکی کە داد ناوە سیستەمە سارکەرەوەکان بکوژێنیتەوە بەکارێنی لەبەرەوەی وزەیە ناڕوات ماڵەکەت عەزل کردووە ڕاستە ماوەسامە بۆ باسی خانوو بوو ئەم بابەتانی کە باسێکی مەوادانە بۆ شوێنە نیشتە جێبوونەکانی ژەبێت شوقەیەکە لەوانەیە کۆمپانیاکە نیکە ئەم شتە تەنها یەک شوقە ئەکرێ ئەم شتە لە ناوەوە ینی زیاتر بەبەست لە ناوەوە شوقەکان یا خانووی ناو پرۆژەکان هەمووی حڕن لە ناوە لە بیدایەتەوە ئاسانترە پێشەوەی فنیشین بکرێت زۆر ئاسانترە توانێت موادە عەزلانە بەکاربێنێت چی موادی XPS یا ڕۆگوڵە یا EPS یا موادی مۆمنتەمە یا موادی پۆلیۆرسان فۆمە ئەتوانێت هەموو موادانە بەکاربێنێت لە ناوەوە لە بیدایەتە بەڵام ئەگەر کەسێک شوقەیەکی کڕی هەبوو ئەویش هەرەتوانە بیگانی بەسەر گەشتکارەکە ئەتوانێت موادە عەزلانە بەکاربێنێت سایم بە پرۆژە بووە لە شاری سلێمانی خاوەنی شوقەکە مناڵێکیە بۆ پیانۆی هەبووە شوقەکانی تەنیشتی توانە بێزار بوون بە بۆنەی
دەنگی پیانۆکەوە بۆمان ئازل کردووە هیچ کێشەی نەماوە ئەتوانی یعنی دواتریش ئەتوانی بەکاری بێنی وە لە پرۆژەکانیشە ئەم مەوادانە ینی زۆرێکوان بەرگوێمانەکەوێت یا بەچاو ئەیبینین یەکسەر بیرکردنەوەم بۆ چێڵی نرخێکی زۆریان هەبێت نابوو شوێنی ئێستا پرۆژەکانی بۆنم باسی شاری سلێمانیەکەم خۆشبەختانە زۆربەی پرۆژەکان موادی ئەزدی مۆمنتەم بەکارێنن بۆچی بەکارێن لەبەرەوەی ئەزدێکی زۆر باشە لە گەرما و سەرمایان پارێزێ لە ئاگر لە تەڕەشۆ و لە ئەزدی سەوت ئەزدی دەنگیان پارێزێت وە لە هەمان کاتە تێچوشی کەمە چونکە خۆتان نەزانن ئەمە پرۆژەمان هەیە نزیکەی 3600 شوقەیە بۆ موادە کراوە ئەگەر موادەکە اقتصادی ئیکۆنۆمی نەبێت با زۆر سەریح بین کابرای مستەسمیر و وەبەرهێنەر بەکاری نایێنێت ئەنی خۆشبەختانە سەرەکانی زۆر گونجاوە بۆیە بەکارێنن هەر پیشەیەک تەکنیکە ینی کەسێکی ئاسایی دەتوانێت بۆ مە بڵێ من خۆمەوە دەکەم دەستکەوێت ئیتر ئەم تەغلیفە بکەم ئیتر نەجاتمە بێ و سەرماوەها گەرمی ماڵەکەم ڕێکە خەمەوە یان پێویستە بەڕاستی کەسی شارەزە ئەم تەکنیکە جێبەجێ بکات هەندێکشانە بزانم ئامێری تایبەتی خۆی هەیە زۆر ڕاستە وەکو فۆمەکە ئێستا فۆمەکە بەڵێ کاکدانیار فۆمەکە ئامێری تایبەتی خۆی هەیە و ئامێرەکەش سەری گرانە با تۆ تەکنیکیشی هەبێت ناتوانانی چووکە تۆ جیازەکەت نییە بەڵام ئەوانی تریان ئەگەر کەسەکە خاوەن ماڵەکە ئەو کەسێکی بەکاری بێن تۆزی دەستی ئیشکردنی هەبێت ئەتوانێت بەکاری بێنەوە ئێمە هەر کەسێتە لامان هەردوو ئۆپشنەکەی لەبەردەسایە ئەڵێن مواد و عمل ئیشەکەت بە بکەین یان بەس مەوادەکەت بە نێو ڕێنمایی بکەین زۆر کەسەیە بۆنە بە تایبەتی معالەجە دەستی ئەوەی هەیە وەکو بۆیاغکردن وایە ئاسانە ڕێنمایەکانی پێ ئەڵێن ژماری وەسەپێنێ ڤیدۆمان بۆ بنێرە مهندسمانەیە هاوکاریە بێت بۆ ئەوی بتوانین کارێ بکەین کە لەسەر ئەو کەم بکەوێت بەڵام هەنێکیان ئاسانە بەڵێ ئەتوانێت کەسەکە خۆی بکات هەنێکی تریان ئەوانەی کە ئامێر و جیازی ئەوێت ڕەنگە ئاسان نەبێ و نەتوانێت بیکات ئەکرێ هەڵی تێبکەوێ یان کەسێک بە هەڵە بیکە ئەو کاتە ینی سوودی لێ نەبینێ وەکو خۆی بەڵێ ئەم مەوادانە چەندە کوالیتی مەوادەکە گرنگە ئێستا پێشتر باسی کوالیتیمان کرد چەندە کوالیتیەکەی گرنگە ئەتوان بڵم بەکارهێنانەکەشی ئەوە گرنگە وەکو ڕەچەتەیەکی دەرمان وایە کاتە دکتۆر بەتەنووسێ با دەرمانەکە شەریکێکی باشیش بێت با تەشخیصێکی باشە بۆ کرابێت ئەگە دەرمانەکە لە کاتی خۆیان نەخۆیت و بۆ پرۆسیجەر و هەنگاوانەی دکتۆر بەدانێ بەکارینێنی ئەکیت زیانێ بێت و ئیشی خۆی ناکە ئەمیشە مەوادە وایە بۆنە مەوادمانەیە ماڵێ ئەبێ لە 5 پلە تا 35 پلە بەکاری بێنی ئەڵێگەر قاتی یەکەمە کرد ئەبێ دوای 12 ساعت قاتی دووەم کە یان ئەڵێ پێویستە ئەو سەقفەی کە بەکارێنی تەواو پاک کرابێتەوە خۆڵ و پیسی تیانە بێت درزەکان کرابێتەوە معالەجەی هەموو شوێنەکان کرابێت ئەگەر ئەمانە ڕەچاو نەکرێت ئەکید موادەکە ئیشی خۆی ناکات و زەرێریە بێت و لە کوالیتی موادەکە دابەزێنێ من لەوانەیە هەنێکە بە شارەزار نەبنیا خۆ ئەم مەوادیانە بینی زۆر جار ئەڵێ لەوانەیە دیکۆری خانۆکەم تێک بە ئەگەر ئێستایا بیکە مەسەر خانۆکی تاوە چەند ساڵە ناوێتی کاریگەری بە لەسەر دیزاین دیکۆری ماڵ ئەو ماوەدی عەزلە ئەوانی کە لە ناوە بەکارێن خۆشبەختانە چی مۆمنتەمە چی XPS EPS ڕۆگوڵە یانە پۆلیۆرسان فۆمە هیچ تەسیرێکی نابێت لەسەر ناوەی بینایانی تۆ ئێستا چۆن بینایەکی ئاسایی ئەچیت گەچ و بۆیا خەبینی ئەوش لە ئاخیرە ئەم وادە ئەزدانە جۆرە موادێکی بەسەراکرێت زۆر بەیان یا زۆرێکیان گەچی بەسەراکرێت کە سەیرەکەی هیچ شتێک نابینی ینی وا ئەزانیت مەگەر کەسەکە خۆی پێت بڵێمەم عەزل کردوە هیچ نابینی وەکو مەنزەر وەکو ڤیو بەڵام لە دەرەوە دیکۆرەکان جیاوازە ئێستا ئەم پۆلیۆرسان فۆمە کاکدانیار کە جەنابەت باست کرد لە زۆرێک لە بیناکان ئەو بینانەی مەرمەڕەکرێن ئەو بینانەی پۆرسەلینی میکانیکی ئەکرێن ئەو بینانەی کە سمن بۆر دەکرێن زۆر بە ئاسانی ئەتوانی ئەو پۆلیۆرسان فۆمە بەکاربێنیت و دوایی ئەم وادانی ترکیت هیچیش پێی نازانیت کە ئەوە کراوە لە هەمان کاتە عەزلێکی باشت کردووە بە سەرێکی گونجاو خۆت پاراستووە لە گەرما سەرما لە تەڕەشۆ لە ئاگر لە دەنگ ببڕ کاکدانیان ئەو بابەتی عەزلانە وەکو بابەتەکانی تر بۆ منە ماوەیەکی هەیە کە ئیتر دوای ئەوە کاریگەری نەمێنێ یان بڵێ دوای چەند ساڵێک من پێویست بکە دووبارە ئەم ماوادانە بەکاربێنمەوە بۆی کە سیستەمەکی پرسیاری پێشوت باسی ئەوەت کرد کە هەموو کەسێک دەتوانێت بەکاری بێنێ ئەم موادانە هەمووی تەکنیکی خۆی هەیە بۆ بەکارهێنان قۆرزین ئاسان بەڵام ئەگەر بەو تەکنیکەی خۆیان بەکاربێنێت کە ستانداردە و شەریکای بەرهێمێنەری موادەکە دایناوە ئەمە موادمان هەیە ئەسا موادی مۆمنتەم عمری 50 ساڵە ینی تەمەنی 50 ساڵە 10 ساڵ گەرنتی دراوە بە هەموو پرۆژەکان 10 ساڵ گەرنتی هەیەوەتە تەمەنی 50 ساڵە تا 50 ساڵ تەمەنێکی زۆرە و زۆر باشە موادەکانی تر بۆ مەتیاتی گەرنتی 15 ساڵی هەیە ئەمە نییە دوای 15 ساڵ بوو 15 ساڵ و یەک ڕۆژ ئەرۆڵا موادەکە ئیش ناکە نە وردە دوای ئەو مواصفاتەکەی دابەزێت چۆن ئێمە ئینسان ئەچینە تەمەنەوە وردە دەتوانێت تاقەمان داوازە ئەویش عمرێکی محدودی هەیە دوای ئەوە
مواصفاتەکانی وردە کەمە بێتەوە. کاک بەمە لە جانبی حکوومەتەوە هیچ شتێکراوە بۆی کە ئەمە بکرێتە لە بنەمایەکی سەرەکی یاخود بکرێتە مەرجێک بۆ بەرهێنەرەکان بۆ دروستکردنی خانوو بە تایبەتی شوێنە نیشتەجێ بۆکان لەلایەنی حکوومیەوە شتەکە تا ئەم دەقێش ئۆپشناڵە، ینی ئەگەر کەسێک بەکاری بهێنێت ئەتوانم لەم ڕێگری لێ ناکەن، بەڵام بەکۆی دەمی مستەسمیرەکان کەن یا دەمی بازرگانەکان کەن کە مواد لە دەرەوە هێنە کوردستان بە هیچ شێوەیەک شتێکی وانە بگیرە. زۆر جار ڕێگرێکی زۆر هەیە بە تایبەتی لە سنوورەکان، یعنی ئەم موادانە بۆچی گرانە لەسەر هاوڵاتیانە بێ پرسیاری ئەوکەین. گومرکێکی لە ڕادە بە دەری هەیە، ینی هەنێک کەرەستە هەیە کە ئەو کەرەستە ئازدانە زۆر جار گومرکەکەی ئەتوانە بڵێم لە سایە 10 بۆ 15 تێچۆکەیەتی کە ئەمە کۆشتێکی زۆر لەسەر هاوڵاتیانەکەی. بەڵام خاوەن پرۆژەکان زۆرێکیان کە ئەم ماوەدە ئەزانە بەکارێنی وەکوتم خۆشبەختانە تێچووی بەرامبەر بە ماوەدە بەدیلەکان زۆر کەمترە ئەم وادانەی کە ئاز دەکەن کە بەکاریانە هێنن و دوایش بۆ پرۆژەکەیان ناوبانگێک و سوودی زیاتری هەیە و بۆ بەشداربوانی پرۆژەکەش هەموو زێکی کەم بەکارێنن، هەم تێچووی کەمیانە بێت لە کارەبا و لە سوتەمەنی. کاک بە من تا چەند دۆستی ژینگەیە تا چەند کارێکی ناوی لەسەر ژینگە بە ماوەدەی کە هەیە ئەم ماوەدانە تاوان هەمووی ئایزۆیان هەیە کە داغڵە بن، داغڵی هەرێمی کوردستانە بن، واتە لە ڕووی ژینگەیەوە ئەتوانم بڵێم زۆربەی زۆریان هاوڕێ ژینگەن بە تایبەتی ماوەدە ئەز دەکەن، چونکە ماوەدە ئەزانە ئێستا بۆن بە ماوەدی مۆمنتەم خۆی ڕۆماتریالەکەی ئەکسپاندد گلاسە لە شوشە و لە هەنێ ماوەدی ئالیاف و پۆلیمەر و ئەوانە ئەم ماوەدە بەرهەمەهێنرێت و هاوڕێ ژینگەیە. زۆرێکیان پاشماوەی بورکانین پێرلایتەکان کە پاشماوەی بورکانین و بەکارێنرێن بۆ ئەمریان زۆرە و هاوڕێ ژینگەن و لە بەکارهێنانیا زۆرێک لەم وادانە CO2 دوانۆکسیدی کاربۆن ناخرێتە ژینگەوە، بۆیە زۆرێکیان هاوڕێ ژینگەن، هەشیانە هاوڕێ ژینگەنین. کاک بەمە نازام لە کۆتاییە چ ڕێنمایەکت هەیە بۆ هاوڵاتیان بە تایبەتی کە لە وەرزی سەرما نزیکە بینەوە چۆن خۆمان ئامادەکەین؟ ڕێنمایم بۆ هەموو هاوڵاتیان ئەوەیە ئەگەر ئیمکانیەت هەبێ بتوانن زەڕوتنیشت سەقفی بیناکانیان سەقفی خانۆکانیان معالەجە بکەن، معالەجێکی باشی بکەن بە ئەوەی چکە زۆر جار ئەگەر ئەم ساڵ بتوانێت بیکات لە 2 ساڵی کە ڕەنگە ئەم ساڵ لە سایە هەشتای کولفەی تێبچێت 2 ساڵی کە لە سای تێبچێت لە 120 تێبچێت، چکە تا سەقفەکە هیلاکتر بێت عمری زیاتر بێت مەصرف و کولفەی تێچوونەکەشی زیاترەکات. و لە ئێستا ڕێنمایی بە هاوڵاتیان کە نزیکە بینەوە لە بارانبارین یا شوێنانی مەعرەزیان هەیە، مەخزەنیان هەیە، شۆڕومیان هەیە، هەموو شوێنەکان چێکی سەقفی خانۆکانیان بکەنەوە، چێکی سەقفی سەربان و مەخزەنەکانیان بکەنەوە. زۆر جار بە بۆنەی پەڕی کۆتر یا شتی مردارەوە بوو یا بە بۆنەی خۆڵبارین و تۆزبارینەوە یا گەلیەکان چێکی بکەنەوە پاکی بکەنەوە، چووکە لە کاتی بارانی پاییزە بارانی یەکەم لەوانەیە تووشی زەرەر و زیانێکی زۆر بن وەی بە دوور بن لەوانە و بە هیوای سەلامەتی بە هەموو لایەن. دەستەکانە خۆش بێ. زۆر سپاسەکەین کاک بەهمن ڕەو بەڕێبەری کۆنستراکشن براند یەخوا بەخێر. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ کەناڵیتان، زۆر سپاس بۆ مامەنداریتان، زۆر سپاس.